عدالت جبرگو بقدر و قیمتا و کێمە بەهاوێ زۆر گرانە. وڵات و شار و باژارێن زۆر تێنە وێرانکردن جبرگ و حاکم و سوڵتانی عادل تێدا نیدا. ئینسان نیشانە مرۆڤاتیە خۆدە پێک تێنێ دەماگ بۆ ئینسان عادل بێ. گەلی برا عدالت بانگەها ملک و ژیانە خۆشە ژەم ئینسان. هەی با ڕەمەزانێ ئینسان دخێ گولیستانە عدالەتێدا ژبەر ئینسانێ تێر و فەقیر، ئینسانێ کۆلا و ئەمیر هەموو تەرەزووە و میزانە ڕۆژیەدان هەموو دبن یەک. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مزگینیە دێ وان کەسێن ژیانە خۆدا عادلن گوئن ڕۆژە قیامەتە جەم خۆی تەعالە لەسەر منبەرانە ئەو منبەرێن ژڕۆنیە. هەروەها پێغەمبەر مزگینیە دێ ئەو ئینسانێ و ئینسان و حاکمی عادل گۆ ڕۆژە قیامەتێ دبن سەها عەرشی خۆی تەعالە دەیە گۆ عەرش گۆ سەه ڕۆژە قیامەتە دەژغێنی سەها عەرشی خۆی تەعالە پێدا نیدا. گەلی برا ئینسان هەموو کەس دەبێ عادل بێ، نەبێ تەنها قاضی لە مەحکەمێ، مامۆستا شغلی خۆ دەبێ حاکمە دەبێ عادل بێ، باب المالا خۆ حاکمە دەبێ عادل بێ، خودیە شغل لەسەر شغلی خۆ حاکمە دەبێ گۆ عادل بێ. عدالت ji بۆ هەموو کەسیە ji بێ ما خۆی تەعالە قورئانە پیرۆزدا ژمارە دەبێژێن گەلی برا وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل.